گەورەتان لێبیتن خوشکان و برانی بەڕێزم دووبارە هاتمەوە لاتان ئەو جارە باسی یاسای ڕیاکسیۆن سپێک دەکەین توانای کاردانەوە باشە ئەو مودایی کە بە توانای کاردانەوەت بە ڕەدالفعل دەستەبەری دەکەی بەپێی چی یاسایەک لێشی دەدەینەوە یاساکە خێرایی ئەو خێرایی کە لە پرسیارەکەی بۆ دێتن دابەشی دەی دەکەی جارانی سێ ئاگادار بن دەیەکە و جارانسیەکە نەگۆڕە تەنها خێراییەکەی بۆ زیاد دەکەی کەواتە یەکسانە بە وەڵامەکە ئێستا نمونەیەکتان پێنیشان دەدەم بابێکەوە نمونەیە هەلکەی پرسیارەکە دەڵێت Sieve an 50 km/h in einer Stunde und haben eine Sekunde Reaktionszeit. خێراییت 50 کیلۆمەترە لە سەعاتێکدا و هەروەها یەک چرکە توانای کاردانەوە یەک چرکە کاردانەوەکەت دەنوێنی کەواتە ئێستا Wie lang ist der Reaktionsweg nach der Faustformel? بەپێی ئەو یاسایی کە هەمانە ئێستا مەوداکەت ئەو مەودایی کە بەپێی ئەو کاردانەوەی دەنوێنی کە ئەو کاردانەوەی کە دەری دەخەی چەندە مەودایەکەت بە مەتر گوتمان چێ ئێستا با ئەوەی لێک بدەینەوە کەواتە 50 کیلۆمەتر دابەشی دا جارانی سێ 50 دابەشتە دەکاتەوە 5 جارانی سێ دەکاتە 15 متر ئەوە لە نمونەی یەکەمدا لە نمونەی دووەمدا Sie fahren 100 km/h in einer Stunde und haben eine Sekunde Reaktionszeit. ئەو جارە خێرایی چەندە 100 کیلۆمەترە لە کاتژمێرێکدا و هەروە یەک چرکە بە یەک چرکە لێرە کاردانەوەکە دەنوێنی Wie lang ist der Reaktionsweg nach der Faustformel کەواتە ئێستا بەپێی ئەو یاسایی کە هەمانە مەودای کاردانەوەکەمان چەند مەتر دەبیتن با ئەوەشیان لێک بدەینەوە بێکەوە کەواتە 100 کیلۆمەترەکەی وەردەگرینەوە دابەشی دا دەکاتە 10 جاران سێ دەکاتە 30 بۆیە لێرەشدا وەڵامە ڕاستەکە 30 مەتر دەبیتن هیوادارم هەمووتان تێگەیشت بن لە خۆشیدا بن